ئەندامێکی سەرکرداتیە هەڤبەشە ئەیکەتیە و گۆڕان تاکید دکەتن کوچ لەن و حەزبێک لە دژی ڕێکەفتنە سیاسیەت ناوبەرە ئەیکەتیە و گۆڕاندا نینە بەلکو بەر و باژی هەمی حەزب و لایەن پشتەوانیە لێ دکەن و پشتەوانیە خوب و نەڤەڕۆکە ڕێکەفتنی نیشادەن بتنێ پارتی ژێڤێ ڕێکەفتنێ دڵگرانە دکتۆر ئیسماعیل نامێق ئەندامێ سەرکرداتیە هەڤبەشە ئەیکەتیە و گۆڕان ڕاگەهاند هەمی حەزب و لایەنên سیاسی پشتەوانیە لە نەڤەڕۆکە ڕێکەفتنە سیاسیەت ناوبەرە ئەیکەتی و گۆڕاندا دکەن بتنێ پارتی ژوێ ڕێکەفتنێ دڵگرانە ئەو ji دوو مادەیان ku pêk hatîne ji bêmerckarakirina parlemanî û razvekirina yasa serokatiya Herêma Kurdistanê jê layexova Reza Cebbar endamê lijna siyasiya yeketiye û zava goran ragihand piştî cejna Remezanê kombûna serkirdatiya hevbeş û layanan bi merema zêdetir şirûvekirin û rûnkirina neveroka rêkeftina wan dê berfirehtir lêken dê gel wan rêkxirawan jî ra dê kom bin ku heta niha digel da kom nebûyîne.